بینەرانی خۆشەویست و ئازیز سڵاو ئەوڕۆ دەمانهەوێت سەردانی ئاوایی دێبۆکر بکەین. ئاوایەک هەڵکەوت و لە 16 کیلومتری ڕۆژاوای شاری مەهاباد بەشی ناوەندی دێستانی موکریانی ڕۆژاوا و لە ناوچەی مەنگوڕایەتی. ئەم ئاواییە لەگەڵ ئاوایەکانی سێلیم ساغڵ، کانی کەوتەر، برایمە، قازیاوە و غەلیفە هاوسەیە. چیاکانی دەوروبەری ئەم ئاواییە بەردەبۆر، تاڵەسێ و بەردەنەورۆز و قوڵەگۆرانن. کونەپێست و بەردەبۆر دوو ئەشکەوتی نزیکی ئەم ئاواییەن. جنۆکی و کانی ڕەش و کانی سپی سێدانە لە کانیاوە پڕاوەکانی ئەم ئاواییەن. کاری زۆربەی خەڵکی ئەم ئاواییە ئاژەڵداری و کشت و کاڵە هەڵبەت ڕادەیەکی زۆر کەمیشان خەریکی باغداری و مێشدارین. ئەو ئاواییە لەگەڵ ئاوایەکانی سێلیم ساغڵ، کانی کەوتەر، غەلیفە، قازیاوە و برایمە هاوسەیە. لە خزمە شۆڕای بەڕێزی ئاوایی دێبۆکردین داوان لێ دەکەم خۆم زیاتر بێەوە بناسێن و بفەرمونون چەند ساڵە ئەندامی شۆڕای و ئاواییەن. کاکە گیان فەرمونون. پێشەم شتێک بەخێراتتان دەکەم، دەستان خۆش بێ بۆ بەرنامەیەکی ڕەخساندوتانە. ئەمن عەزیزی ڕاهڕە و خەڵکی دێبۆکرد ماوەی 25 ساڵە شۆڕایێرم. کاکە عەزیز گیان شۆڕای و ئاواییە لە چەند کەس پێکاتەوە؟ 3 نەفەر، ڕئیس شۆڕا و نایب ڕئیس و منشی. ئەرک و وەزیفەکانی شۆڕای ئاوایی و ئاوەدانی چ خزمەتێک بە خەڵک دەکەن؟ پێشەم شتێک وەزیفەی شۆڕای پۆلێکە بینی دەوڵەت و خەڵک، یعنی ئرتیباتی بینی خەڵک و دەوڵەت دەبێ بە یەک وەسڵکە و بە یەکیان بگەێنێ. کەم و کەسرەکانی کە لە ئاوەدانی دەهەن لە هەر بوارێکەوە لەباری فەرهەنگیەوە، لەباری ئاموزشەوە، لەباری بەهداشتەوە و لەباری ڕفاهیەوە دەبێ شۆڕا قەدەمی ئەوەڵ بێ و ئەو ئرتیباتە بەرقەرارکە. کاکە عەزیز وەکی وەبیرتان بێ لە چەند ساڵ ڕابردوودا جەنابتان بەینوانی شۆڕای ئاواییە چه خزمەتێکتان بە خەڵک کردووە؟ کارەکانی کە لە دێدا کراوە عەلاوە بە وردەکارێک کە بۆ باسکردن نابێ، نانەوایی کە بۆ هاتووە، مخابەراتی بۆ هاتووە، ئەرزم بە حزورت ئابڕەسانی کراوە. ئەکسەری کارەکانی کە شامیلی ئیرفای خەڵکە وەک بێهداشت و شعبەی نەفت و ئەوانە هەموو لە کاری شۆڕاتیدا بووە و لە زمانی شۆڕاتیدا ئەو کارانە کراون. جا پێش ئەمەش کردویانە و ئەمەش کردومانە. کاکە عەزیز دەکرێت و جارە باسی ئاوایی دێبۆکر و باسی تایبەتمەندەکانی ئەو ئاوایەمان بۆ بکەیت؟ بڵێ، دێبۆکر دەتوانم بڵم دەیەکی قەدیمی و لە مێژینەیە، دەیەکە کە دەتوانم بڵم لەباری زانستەوە دەیەکی پێشکەوتوو بۆ لەسەر دەمی خۆیدا کە تا ئێستاکانش ئینسانی گەورە لێرە تەحویلی جامیعەی دراون. هەر یەکێکیان وەک ئای مستەفا پۆردێڵ، دکتۆر مستەفا پۆردێڵ کە خەڵکی ئێرە و ماڵیان لێرە بووە، وەک مەلای پیرەباب کە نێوبانجی هەیە و هەموو کەسنە پێم وا بکەنەی ناسێت و شتەهای تاریخیشی هەیە. دێبۆکر بۆ نمونە ئێشێکیان لەوانە بەردەبۆرە. بەردەبۆر کە ئاغایەک لێرە بۆ ئینسانێک لێرە بۆ زۆر زانە، زۆر ئینسانێکی بلیمەت بووە بە نێوی حەمەدی مەحموود ئاغای. حەمەدی مەحموود ئاغای هەر لە زانست و تێگەیشتنی خۆی ئیسیفادەی کردو و هاتووە ئەو بەردەبۆرەی بە ساڵژمێرێک یا بە ڕۆژمێرێک داناوە لە وەختی و سەردەمی خۆیدا، کە ئێستاش تا ئێستایە ئێمە لە ئاوایی دێبۆکر هەر بەو بەردە بە حیسابی ئەو بەردەبۆرە نەورۆزانەی دەکەین و 7 ڕۆژ لە پێش تەخمینەدا، لە پێش
بەیسلاح و پێش تەخمین دەکەوێت حەوت ڕۆژ دلیلەکانیشی ئەوەنە تەجروبەکانی ئەو ئاغاش ئەوە بوونە گەنمی چاندووە بەیانی لە ئەو ڕۆژەی کە بە حیسابی ئەو بەردەبۆرەی دەبێتە بەهار گەنمی چاندووە گەنمەکە ئەوەی بەیانی چاندوێتی شین بۆ گوڵشی کردو قابلی استفادەش بۆ ئەمما ئەوەی کە کەوتۆتە پاژنوێژە چون لە پاژنوێژە ڕادەبێت ساڵ تەغیر دەکە شین دەبێ وەری گەنمەکەی بەکەلێک ناو گوڵە ناکە ینی بەرهەمی نابێت ئەوە ژێکێکە لە تەجروبەکانی وی. جێگای مێژووی و جێگای گردشگەریشی هەیە جێگایە کە بنێوی ئەشکەوتی دێبۆکرد یا غاری دێبۆ کرد کە دەتوانم بڵم زۆر گەورەیە و جێیەکی زۆر دیدەنی و زۆر خۆشە پێم وایە ئەگەر هەر بەحاستەم هەنگاوێکی بۆ هەڵگیرێ و هەم ئەمە شۆڕایەکان و هەم میراسی فەرهەنگی شەمکاریمان بکە دەتوانین بڵین جێگاشی گردشگەری جالب و زۆر خۆشە. کاکازیز دەتوانی بڕێک بە ورسری باسی ئەشکەوتەکەمان بۆ بکەی بۆ خۆتان قەت چوونە نێوە ئەشکەوتەکە ئەگە بیرەوەرێک شتێکتان لەوێ هەیە بۆمان بجێڕنەوەتکە ئەمن بۆ خۆم کە چەند جار چوومەتە نێو ئەشکەوتەکەیەوە منداڵی ئێرەشم ئەو ئەشکەوتە زیاتر لە 300 میتر فاسیلێ هەیە لە نێو ئەشکەوتەکەدا ئەو ئەشکەوتە پێک هاتووە لە چەند دیو هەرچەند کە دیوەکان هەموو بەسەرەکەون هەموو مەسەلەن لە یەک ڕێگا ڕابووان دەچی لە پێشەوە کە دیوێکی هەیە دیوی میرزارسوی پێ دەڵن دیوێکی گەورەیە لەوێ ڕەت دەبێ ئەو ئەشکەوتە وانشی هەیە پانتایەکی زۆری هەیە تا دەگەیە جێگایەک بەنێوی کونە سابوون ئەویش بۆ خۆی دیوێکە لەوێ ڕەت دەبێ کونە چەکچەکی لێ ئەویش بە خۆی دیوێکە لەوان ڕەت دەبێوان بەجێ دێڵی دەبێت بە حاڵەتی خەمشودە یا بە سینەخیز بۆی پچی لەوێشدا دیوێکی دیکەی هەیە ئەوێش کونە تەندوری پێ دەڵن هۆی نێو دێرکردنی و بەشانە چێ بەشێک وەکو بەشی مامە ڕەسوول هۆی نێو دێرکردنی وانە دەزانن ئەوە لە زمانی قەدیمدا خەڵک کە ئیمکانات کەم بووە خەڵک لە زمانی ئەرباب ڕاحەتیدا بووە جێی سابیتی نەبووە بەهەرحاڵ زۆر کەس مانەوەکەی معلوم نەبووە ئەرە ساڵک دەمێنێتەوە یا 10 ساڵ یا 6 مانگ بۆی معلوم نەبووە ئەکسەری هۆڵی نەبووە هۆڵی ئاغۆڵی مەڕی نەبووە بە فارسی ئاغۆڵی نەبووە ئەوانە هاتوونە ئەو ئەشکەوتان قیسمەت کردو و دیواریان لێ کێشاوە بە ئیسلاح هەر ماڵی کە لە لایەکی ئەشکەوتەکەی مەڕە و ماڵاتەکەی تێکردو بۆ دستانن جا ئەوە کە دەڵێن ئەشکەوتی میرزا ڕەسووی مەڕی ئەو ماڵی دەوێدا بوو و دیواریان لێ کێشاوە ئەوە ئەو قیسمەتە بنێوی وان کراوە.
دادە گیان ماندوو نەبێ. سلامت بیشەڵا بە قوربان مزگت نەستی بۆ خۆت بە خێرەی سەرچاو. زۆر سپاس سلامت بی. خەریکی چ بوون؟ ئەڵا خەریک بە شیوێ. هەمیشە لێرە شیوێ دەکەن؟ وەڵا بەعزە شیوێکی دێنین. ئەی بوو کوشتی دێنە کەینە ڕەشی پێداڵە نێرە مریش کوشتی دێنن لێ چا دەکەن شیوی زۆر دێنن سوزام ئەوانە ئاواگە لە ماڵە بۆمان شیوشتەکەمان بۆ ئەمجان نەدرا دەهینە سەرەکەینی. بازە کارێکی یاوای لێرە دەکەن هەموو ژنەکان وایە؟ وەڵا گەڕەکە هاوی نانەگەش ئاو قەدەع دەبێ هەموو دێن لێرە لە هاڵێن قاپ و کەچک و شی و کوڵ و هەموو شتێکی دەینێ ئێرە ئەوە زوو سەریدا پۆشرا بوو تاتی هەبوو. ئاوەکە هەڵمی لێ دەڵدەستیاوی گەرمە؟ هاوینان ساردا زستانانیش ئاوەکە میلامانە گەرم دەبێ. هەر بۆ خۆی دەگۆڕێ سارد و گەرم. خوێریەوەڵا گەرمەوە تا دەستێ بەبەرگرە گەرمە هاوینانیش سار دەبێ بۆ مەشکەشتی زۆر کەسی ئاوە لێرە دەبا. بۆ مەشکەی چۆن چی لێ دەکەن؟ بۆ مەشکەی ئەگە دەیژێنن ئاوی تێ دەکەن؟ ئاوی سار دێن زۆر کەس دێ لێرە ئیسیفادە لێرەکە ئاوەکەی دەبا دەڵ ئاوی کاینە ڕەشێ ساردەتی دەکا. ئاوەکەی خاوێنایتەوە بۆ خواردنەوەی دەبێت؟ وەڵا خاوێنەتەوە بۆ خواردنەوەی دەبێ. دادە لە ئاوایی پێمە بڕقێەوە لیباشوویتان نێوە دێنە دەرە شیوێ دەکەن؟ برقیشە لیبا کولەن حالم لیباشویشی هەی دێر بە خۆشی شیوەکەی دێن نەێرە دەڵێن ئاوەکە بۆ خۆی دێ چاترمان بۆ دەشوێرێ لە سەرکانە نەک لە بەر شێرەی و لە حەمامێ دەهی نەێرە. یەخچاڵیش هەیە لە ماڵەوەی چاڵیشە هەر ماڵە سێ و چواری هەنا. ئەدی کوتت بۆ خواردنەوەی هەر لەو ئاوەی دەبنەوە یان ناتون لە ماڵە سەهۆ ساز ناکەن ئاوێ یەخچاڵ نانێن چی؟ ئەوی پێی خۆش بێ ئاویێرە پێخۆش بۆ سەماوەری دەبا بۆ چای دەڵ بۆ کلوێری لێنا باشە ئەوی ئاوەکەی پێخۆش بێ سەهۆڵاوشتی نەگرێتەوە دێ لێرە دەبا دەنابەدی لە شێرە ئیسیفادە لێ دەکەن سەهۆڵشی یەخچاڵی دەنێن. یاین دەڵی تاموبوونی ئاوەکەی خۆشترە وایە؟ زۆر کەس بۆ چای لێرە دەبا دەڵە پێم خۆشترە. ئاوەکەشی هاوینان کەم دەکا زۆر وەگەرحان نییە. ئەریێڵە زۆر کەس دێ لێرە بۆ چای دەبا دەڵە ئاوی کاینە ڕەشم پێخۆشترە نەگی شێرەی. ئاوەکە مولو لە کێشی کراوە بۆ ماڵان وایە؟ وەڵا هەموو چوار پێنج شێران هەیە. ئەدی ئاوی لولە کێشەکەی لە چۆڕادێ هەر لەو کانیانە ڕامەگە سەرچاوە ناگرێت؟ نا لەو سەرەوەی دێ باحی خۆی جودایە ئەو ئاوە جودایە ئەوە نابۆ نێو دێی. ئەریێڵە ئەو کانیە چی پێ دەڵێن؟ کاینە ڕەش. کانی ڕەشی دێبۆکری وایە؟ ئەریێوەڵا هەریێڵە کاینە ڕەش پێ دەڵێن. دادە باسی مریشک چاکردنوانت کرد تو دەگە کەسێک شایەک شتێکی هەبێ شایی و ڕێڕۆسمەکان لێر چۆن بەرەوە دەچیانی بۆ شایەکەی ئاشپەز دەگرن یا خەڵک یارمەتی یەکتر دەدەن چۆنە؟ حالە مەڵان بەعزێک فێر بۆ دەستە تالاری یەکی دی هەموو ناکولەن. بەعزێکیش کۆمەگەی یەک دەکەن پیاو دێن لە مزگەوت تێدا دەنیشن زەماحەتی ژنانیش زۆر بوو لە ماڵە جیراناندا دەنیشن مریش کوشتی دێن لەو سەرکەینی چا دەکەن ئاشپەزی دێنن دادەنێن. وسایلەکە بۆ خۆتە ئەنچاک دەکەن یارمەتی یەکتر دەدەن وایە؟ وەڵا یارمەتێم و کۆمەگی یەک دەکەینەوە جیرانشتم و کچوشت دێنە یاریدە یەکتری مریش کوشتی چا دەکەن. بۆ شایشی ناگاتان لێکتر هەیە وایە؟ ئەریێڵا بۆ شایشن هەموو کەس تێداڵا ئەنەگە مردوێک دەمرێ حالەمەکەی ئێرە دەخەمێ پتردان نەک سەعاب مردوو. ئەریێوەڵا دادە پێت خۆشە پسیشاری یا هەرو ژیانی کاوە باسی دەکەی دەڵێ خەڵکەکەوە لەگەڵێک هەودڵە و ئەو ژانت پێ خۆشترە؟ وەڵای جا بۆ خودای هەرەگە دەچم منزول لە قسە دەچم شەوێکی لەم هاباتێ دەمێنەوە دڵم تەنگ دەبێت پێم خۆشنە دێم پێ خۆشترە. ئەریێوەڵا شارم پێ خۆش نەبووەوەی بڵەمە من دەچم یا ماڵم دەچیان بۆ خۆم پێم خۆشە نەوەڵا دێم پێ خۆشترە. بەس لە ژیانی ئێرە ڕازی ئەدی دادە ژیانی هێلانت پێ خۆشە یای چەندی ساڵ ڕابردوو دەم کە ئیمکاناتەکەی ئاوایی کەمتر بوو شاد بڵم بڕق نەبوو بێ یا ئاو لە کێشیتان نەبوو بێ؟ بەڵای جا خۆ لێرەکانە ئەریێڵا لوولە کێشیش نەبووە برقیش نەبووە لێرە بوومە منزوولەخە کورسیشی تاویشدا کەم کەس دیوی کەم بووە لە بم کورسێ دانیشتووینا چێش توشمان لەسەر ئاوری لێناوە ئەریێڵاوانە هەموو هەبوونە. هەر خەڵکی ئەوواواییە بوونە یا بە بکێنیاتون؟ من وەلەدی ئەو دیێمە ئەریێوەڵا لەو وەلەدی ئەو دیێمە هەر لێرەش و زەماوەند کردەوە؟ ئەریێوەڵا هەر لێرەشمان زەماوەند کردژن بە ژن بەش نەتان پێکراوە ڕازی بوون پێ یا بە زۆری بژن بەش نەکرا؟ هەموو بەخوانی خۆمان ناوەڵای بەخوانی خۆمان ژن بەش نەکردووە. منداڵتەیە دادە لە کنت ماون؟ ئەریێڵا سێک و سێ کچم هەنا زەماوەندیان نەکردو؟ سێ کچەکانم بەڵە زەماوەندیان کرد کوڕی گەورەم ژنی هێناوە دوو کوڕم ماون ژنێ بێن. الحەمدولله خدا پێت بڵن یاڕەبی شەڵا کەوان ژنێ دێن و بەختەوەر دەبن دەست خۆش بێ دادە جیاماندوو نەبێەوە. سلامەت بیشەڵا توش دەستت خۆش بێ بە خێرێ سەرچاو.
ئێستا لەسەر چێوی بەردەبوورین چێوێک کاروەک دەیبیننەوە بەردە گەورەی کە لێرە دەڵێن قەدیم پێش ساڵ تازەبوونەوە حەوت ڕۆژ پێش ساڵ تازەبوونەوە نیسەیەکی دەخستە ئەو بەری ئاوایە کە ئێستا کەڵکێکیان بۆ چەقاندۆ حەوت ڕۆژ پێش ساڵ تازەبوونەوە ئەو نیسەی دەخستە بێ و تازە نەیدەخستەوە تەقریبان لە ساعەتی 3 و 4 پاژنێوە ڕۆبوو. زاستا کە دەیبینن دیمەنێکی یەکجار جوانی هەیە خەڵکی ئاوایی کاتی ساڵ تازەبوونەوە دێنە سەر ئەو چێوەی و ئاور دەکەنەوە و ڕێو ڕسمی ساڵ تازەبوونەوە ئەلێرە بەڕێوە دەبن. خاڵەجان سڵاو. بەڵێ عەلەیکە سەلام سەرچاوم. چاو خۆش بێ سلامەت بی. خاڵەجان خۆتمان پێدەناسێنی؟ بەڵێ فەرموو. ئەمن خەڵکی دێ بۆ کریم محەممەد ئەمین قادرزادە. خاڵە حەمەد ئەمین گیان پێم ئاوێ نابتانێکێک لە ڕیشسپەکانی و ئاوایەن جا دەکرێت بڕێک باسی بەردەبووریمان بۆ بکەن ستانوە بیردێ لە باب و باپیران کە بۆیان باس کردوون. با و باپیرێکە باسییان کردو کتویانە وەختێکی تەخمین نەبووە حیساب کەم بووە بەردێکی ئاوا کردویانتە نیشانگە و کابراایەکی زانا و زیەک و ئەوە تەجەبەی کردو ڕۆژ بە ڕۆژ تەجەبەی کردو و ئەو بەردە حیساوی پێکراوە ئەلە ولاش کەڵکەیانوە لا ئەو خەڵمەیە. جاوە چۆن دەزانی ئەو بەردەبوور لەو بەری و ئەو کەڵکەکەی لەو بەری چۆنیان دەزانی کە کابرا حیسابگەر بوو بۆ خۆی حیسابی کردووە هەان لە پاییزە ڕاهەتا نەورۆزێ دوای ئەلێ کەڵەکەی کردو کتێتی ئەو حیسابەکەیەوە تەواوە دەبیتە بەهار. ئەرێ وەڵڵا چۆنیان دەزانی نیسەی دەکەوتێ چ دەبوو؟ نیشەی هەبوو نیشەیەکەی حانەکانە وەختێکە گەدێتە ئەولایە هەژدەش ڕۆژی ما دەڵە ڕۆژی شقاوێکی داویشت. بەڵێ جا ئەو جا پاش هەژدە ڕۆژەی کەڵکێک هۆلەوەیە حان و نیشانەیە دروستن کردووە ئەلەوەی دەداودە بۆ بەهار تازە گەر لێی دابا تازە وێنە دەکەوتەوە. ئەو نیسەیەوە بێنە دەکەوتەوە ناوەڵە تا لیسێکە وێنە دەکەوتەوە پەنایدا دەڕۆی بەجێی دێشت. خاڵە شتایەکمان بیستۆ دەڵێن گەرمیان دەچاند شین دەبوو بە یەک ڕۆژ. خۆم چاندومە بەیانی سەعات 6 چاندومە پاش نوێژێژ سەعات 4 واری چاندومە گوڵی نەکردووی پێش نوێژێژ گوڵی کردوی پاش نوێژ گوڵی ناکە. سلام علیک ماندوو نەبنەوە کاکەی بەخێرم چۆنن چاکن سلامەتن چاو خۆش بێ لە شو ساخ بێ ئیشەڵڵا خۆ لێ ڕازی بێ سلامەت ئیشەڵڵا. کاکەجان خۆتمان پێدەناسێنی؟ بەڵێ کاک اسماعیل خەڵکی دێ بۆ کردی. کاکە اسماعیلجان خەریکی چ کارێک بوون؟ وەڵای خەریکی ئەوێن زەریێن زەمان درووە و خرما کرێتەوە و ئەنهانەکەی کردواتێکی شەوە ئەنجی باوەردی دەکەینەوە و دەبارداری دەکەین دەبەم بڕماڵاتی دەکەین. کەنجە خڕی دەکەنەوە کەنجە دەیکەنە جیشە. وڵاگە پاڵە شەوی بەهارما ئاوی دێ دروین و نزیەکەم بشەو بەهار هاوین دەشێشی دوا دەکەینە باخە و دوال دەکەمانە باخە دەکەینە لە ترێ لە دێن و دەهێنەوە ماڵەوە دەکەینەوە گیشە و دەدواشدا کرمانێکی شەو زاد دووبارە وردی دەکەینەوە و دەبە بەرخانی دەکەین. لە کەنجێ ڕاوردی دەکەن؟ وڵاگە کونیە مانجی کوردستان چوو. ئەو وەرزەی کە جیاگۆڵ نامێنێ و بۆ مەرماڵاتی وایە؟ بۆ مەرماڵاتی وردەکەن لێ وڵا جیاگۆڵ نامێنی. ئەوە تا کەنجە بەش دەکات. وڵات تا بیشەو بەهار. تا بیشەو بەهار ئەو دەم جیاوشت دەبێت کە مەرماڵاتی شین دەبێت و دەستات دڕا بۆ دەرێ. دام بنە هەواری؟ دام بنە هەواری بەڵێ. لە هەوار دەمێنەوە یا هات چۆ دەکەن؟ وڵا هات چۆ دەکەین. نزیکە لێرە؟ لێ دەم بۆ خۆمان هات چۆی دەکەین بێروبیان دەکەین. چێ لەوێ ئاگای لێیان دەبێت؟ بۆ خۆمان ئاگامان لێیان دەبێت. ئەرێ وڵا. کاک اسماعیلجان ئەو زەماعەتە هەموو یەک ماڵن یا بە هەرە وەسکار دەکەن؟ نەوەڵا بە هەرە وەزن. هەمومانەوە یاردیەک دەکەین دی. هەموو خەر دەبینەوە ژیاکەی وردەکەین یاردیەک دەکەین. هەر بۆ کارە یا بۆ کاری دیکەش؟ کارێکی بۆ گەرم درونێ بۆ جات کێشانێ بۆ جاخکردنەوەی بۆ خەرماکوی بۆ هەموو شێرەوە دەکەین دی. ئەوە گەلە کۆمی خر دەکەینەوە دێنەوە ماڵە. کاک اسماعیلجان ئەو کارانە بەچی دەکەن بەچی وردی دەکەن ئەو کەلوپەلەمان پێدەناسێنی؟ وڵایەوان شەنێ بۆ شەنێ خر دەکەینەوە ئەبە داسەش وردی دەکەینەوە داسی هەرزیەوە هۆوەشیان داسی کۆلەوە بە پێ وردەکەن پێ دەڵێن داسی کۆلەوە چ فەرقیان هەیە؟ فەرقەکانەوەیەوە کاروی خۆشترەوە پێوە بۆ دەست وشیم چاتی دەست بەبەر ناکەوی مەحفوظترە. لێرە هەر بەو داسوشتەی وردەکەن یا ماشێن دەستگا شتی لێ پێ وردکەن؟ دەستگاش لێنە فقط بۆ داسای وردەکەین. چەند وەخت وردەکەن چەند وەخت چەند؟ 4 ڕۆژ 5 ڕۆژان زاری شور دەکەین ئەوەلانە. 4 ڕۆژ 5 ڕۆژ زاری شور دەکەین. هەر ماڵی 4-5 ڕۆژ زارێک وردەکەینەوە بە نۆرەی هەر ڕۆژە ماڵەکە. کاکەوە خەتەری نییە قامکیان وەبەر ناکەوێت لە زەسی زۆر نزیک. بەڵا خەتەریشی هەیە دەبێ زۆر یابی خەتەریشی هەیە دی. وا هەبە قەت قامکووە بەرکە. وڵاو بەهان لەو دێ مەسەن دەستی پەڕێەوە بۆ دەستەیدی.
دەست و خۆش بە کاکەجان لەشە ساغ بە ئیشەڵڵا. باش خۆش بیت بۆ بەخێرن سەر چاوم دەست خۆش بی. غريبم غريبم غريب وتنيام غريبم غريبي أو بري دنيام درينا وكان بر لجي خويدا بسنگا أو كسي غريب دايم كيدو دلتنگا هزار خوزگم بابو هواي كردستان سياو ربارو هوار گوچوستان غريبم غريبم غريب وتنيام غريبم غريبي أو بري دنيام سلام دایجان. سلام سەرچاوم بەخێر. چاوت خۆش بێ مەمنون. دایجان نێوت چێ؟ نێمامێ تەخشیدە. دا ئامینجان خەریکی چی؟ خەریکی دەستبێنێمە. دەستبێن چێ بۆچی سازی دەکەن؟ دەستبێن چێ دەملی نیەکەی دەکەن و شوانەکە پیلی دەکات و بەڕەحەت دەچی دەنوێت. بۆچی؟ بۆیە دەگە مێریەکە ڕاکشە هەستا ڕای دەکێشی شوانەوە خەبەر دێودی مەڕەکەی دەکەی گەمەڕکە ڕۆی. هەر یەک مەریال لەملی هەموو مەڕەکەین دەکەن. هەر نێریەک. هەدەملی نێریەکەی دەکەن. ئەگەر یەکیان ڕۆژیانی هەموو بە دوای دادەڕۆ؟ هەموو بە دوای دادەڕۆن. دا ئەو دەستبێنە چۆن ساز دەبێت؟ چۆن سازای بام مەڕەکەی دەبڕینەوە بەهارێ و دەهێنینەوە خویەکەی دەشۆین و دوای دەشانەی دەکەین و دوای دەکەین دەستبێن. دوایە کە بە شانەتان کرد چی لێ دەکەن دەیڕێسن؟ بەڵێ دەیڕەسین. دەیڕەسین دوای دەشانی دەکەین دەیڕەسین. پاشی ڕستنەکەش بای دەدەینەوە ئەوە دەیکەینم مەنک. ئەدی بۆ خۆتان ڕەنگی دەکەن؟ دام لەم هاباتی مە ڕەنگ دەکەین. دەبێ حتممە ڕەنگی بکەن؟ ئەگەر ڕەنگ نەکرێت جوان نابی. لەبەر جوانی وایە؟ جوانیە. ئەبۆ شوانی هەت جوانە بۆ ملی نێری هەت جوانە بۆ هەرتوو لایەن هەت جوانە. ئەدی چەندە دەکێشە تا دەستبێنێک ساز بکەن؟ وڵی هەندەی ناکێشی ڕنگ بیەگە خەریکی بی هەر هەفتێکی دەکێشی. هەر دەستبێنەی هەفتەیەک؟ نانە هەر دەستبێنی ڕۆژێکی دەگری. ئەریڤانە هەر ڕۆژی بۆ چنینەکەی ئەدی چۆن دەچندرێ ئەوانە بۆ گڵۆڵە کراون؟ گڵۆڵە کراونە تا هاڵۆز نەبن. لەبەر هاڵۆز بنە گڵۆڵان دەکەن وە؟ بەڵێ لەبەر هاڵۆز بوونیە. دەبێت چەند میتر بێ و دەستبێنان؟ میترە. هەر دەستبێنەی 2 میتر؟ هەر دەستبێنی 2 میترە. دەکرێت بۆمان بستنی چای لێ بکەین؟ ئەیوەڵڵا. یا دەکریان بۆ دەوانم دا وەک هۆنەوەی وایەوە وەک هۆنەوەی وایە. هەر دوو بە دوو پێکەوە ئەگەوانەبی خەڵەت دەبێت. ئەگەوانەبی خەڵەت دەبێت. ئەوانەبی. سلام علیک. باشن کاکەجان فەرمون کا دەکەم فەرمون. باش کاکەجان. دەسڵامەت بیشاڵە. زۆر سپاس. خۆتانمان پێدەناسێنی؟ ئەمن ئەمینم. کاکە منجان خەڵکی واوایی؟ بەڵێ. وەلە دیێرەشی؟ بەڵێ. تەمەن و چەندە؟ 30 ساڵ. زەماوەند و کردو؟ بەڵێ.
بەختەوەر بنی ئینشەڵڵا. کاکە باسی کاروبای ڕۆژانتمان بۆ بکەیت چ دەکەیت چۆنە لێرە لەگەڵ برادەرانە کۆبوونەوە کارونیە وەرزی زستانە یا چی؟ بەرێوەڵا کارمان هەیە بانی ئێستاین کارەکانمان کردووە ئەمە ڕوومانگەکان تااقەت دەکەین و دێن لە کنێکدا دەنیشی. کاری ڕۆژانتان نەرەوە ئێمە ڕوومانگە تااقەتکردنەکەوە بەڵە زستانە کارەکەمانەوە. ئەدی هاوی ناوەرزەکانی دیکەچی هاوینان کەشاوەرزین و ئەوەی مەڕدارە و دوی ماڵی دەکەوە ئەوەی باغدارە خەریکی باغی دەبێ و ئەوەی کەشاوەرزی چوزام باغداری لێ ئەنگۆچی باغوو هەیە یا زەوی کشت و کاڵ یا مێش بەڵە باغمان هەیە زەویمان هەیە. بەرهەمەکانی چی زەویەکەی چی باغەکەی چیە؟ وەڵا لێرە زۆرتر گەنمی دەچێنن گەنم و جۆ و بامیە و ئابێستان و شتیوات کارەکەمانەوەیە. ئەدی باغەکان باغەکانمان سێون جۆزن ترێە. بەرهەمی چاکیان دەبێ؟ ناوەڵە ناوەڵا بەرهەمیان کەمە. ئینشەڵڵا هەر زۆر دەبێ. کاکە ئەمەی شاخوچیاکان نێ دەور و بەرە دەناسن نێویان دەزانن؟ بەڵێ دێ بۆ کرد دەنێو شاخاندایە چوار تەڕەفی شاخە بەردەبۆری لێە و بەردە تاڵسێوی لێ و بەردە نەورۆزی لێە و ئەوە دۆڵ و دەڕەکەسی دۆڵ و دەڕەکەی دۆڵ و دەڕەکەشی دۆڵێک دێ لە لای برای مێرا پێ دەڵەن دۆڵە برایمێ دۆڵک لە لای قمارە ئەو دۆڵە قماری پێ دەڵێن لە دۆڵە برایمێش ڕاچۆمێک دێتە خوارێ بەر بدێتەوە نێو دێی و دۆڵە قمارێش چۆمێکی لێ دێت لە نێو دێی دەگوزارێ. ئەدی کاکە ئەمین باسی بەردەبۆرتان کرد وەکی بیستمە و بەردەبۆرە وەکو تەقویمی کەڵکی لێوەردەگەیان پێمان بەسەری ساڵ تازەوانە نیشان دەداوایە دەکرێت بۆمان باس بکەن؟ بەڵێ ئەوە قەدیمیان وەکو تەقویمێک بەکارێن هێناوە سێبەرەکەی ساڵە جارێک بۆ نقطەیەکی دەکەوێت لەو بەریدەی فقط ساڵی یەک زاوێ دەکەوێت بۆش دەزان ئەوە بەهارە حەوت ڕۆژیش لە پێش تەقویمی خۆمانە. ینی بە تەقویم ئەگەر حەوت ڕۆژی زستان ما بێ لێرە سێبەرەکەی نیشان دەدا کە سەر ساڵ تازەیە وایە؟ بەڵێ ئەرێوەڵە حەوت ڕۆژ لە پێشە حەوت ڕۆژ لە پێش تەقویمیە ئەوە نیشانەی قەدیمیانە بخوا نیشانان کردووە بۆەوەی دەزان بەهارە. دەستت خۆش بە کاکە جان سپاس. تا دواسەتەکانی مەرگم تا کفنی سپی دەکرێتە بەرگم هەر لێرم و ئێرە جێمە هەر دێهاتیم و هەر لە دێمە لێرە لەسەر پێم ێستاوم لێرە کرانەوە هەنگاوم لێرە نەدۆست و خزمانم لێرە پشکوتووە زمانم لێرە کراوم ڕەوانە ناردراوم بۆ قوتابخانە لێرە لە مەدرسەی دێ فێر کراوم ئەلفوبێ لێرم پێخۆشە ژیان تۆزێک ئاسوودەیە ژیان هەرچەند ماند و خەستەمە شانیە دڵم بێخەمە ئەگەر بڵم بێخەمم لە هەر شت خاتر جەمم تۆزێک درۆم کردووە زۆریم لە خۆم کردووە بەڵام ژینی من شادە چون ڕای دەبێرم سادە ئاواتی دوور و درێژم هەل لەم دێە دەنێژم تا ئاخرین پشووی دواییم هەل لێرە لە ئاواییم دۆڵ و دەڕەچێ و هەردی باغاتی جوانکانی سەردی دیمەنی چۆم و ڕووباری قەد نایگۆڕمەوە بە شاری چادر و چیغ و هەواری بێری جوان و لەباری شوانی شمشاڵ بەدەستی لاوی دڵپڕ لە هەستی قاقای بێری ناسکی کەوی شاخ و باسکی بولبولی نێوگوڵزارانی سەمای جوانی دارانی عەتری گوڵانی خۆشبۆی کە بولبول دەمرێ لە سۆی گەشت دەکا ڕەنگی زاهریم دەبزوێنێ هەستی شاعریم چەندە جوانە ڕۆژ و شەوی جریوەی مەل و قاسپەی کەوی هەڵمژینی هەوای پاکی ژیان دەگەڵ خەڵکی چاکی کۆڕی بەزمی ئێوارانی ناز و عشوەی دڵدارانی گەنج دەکاتەوە دڵی پیرم کاتی لاوی دێنێتەوە بیرم ئەو کاتەی کە دەمگر ژووی سوانان کە تێر دەم کرد سەیری جوانان ئەو کاتەی کە شەو جوانم بوون ئەو دەم کە دۆستی جوانم بوون هەمیشە ئامادەی هەڵپەڕکێ بووم دایمە خەرێکی چاوبڕکێ بووم کارمان بە هەرەوەز بوو پێکەوە ژیانمان حەز بوو کارمان بە هەرەوەز بوو پێکەوە ژیانمان حەز بوو هەر لە کار دەفساینەوە لایەک دەحەساینەوە دێ بۆ کرد نتبینم کە سەر بەتەمبی یا خوددا بە دوور لە دەرد و غەمبی ئاوات مەشاد بن دڵی لاوانت ڕەبی قادر پوت بێت بە قوربانت هەتا ئەو کاتەی دەسمە ژێرگڵ کۆ هەر ئامادەمە بۆ خزمەت بە تۆ کاروانی ئاواتم هەروە دەڕێدان بۆ ئاوەدانی و بۆ گەشە پێدان
مزگەوتەکان وەکوەلان نەبوو کە ئەو هەموو شێرەوانێکیان لێدان بنرێ قەدیم حەوسخانەیەکە بوو کە زیاتر حەوسخانەی پیاوانیان پێدەکوت لە قەراغ مزگەوتوا بوو لە ئاوی کانێکی و لە کێشێکیان بۆ دەکرد و حەوزەکان ساز دەکرد تا دەستنۆژیان لێرە دەشوت هەڵبەتە دیارەکە ئێرە بڕک نەوژەن کراوەتەوە دەناساختی قەدیمێکی سیمان وشتی لەگەڵ نەبووە خەڵکیش هەر لە ئاوی کانیاوەکەی کە لە کێشی دەکردرا بۆ ئێرە دەستنۆژیان دەشت و لە مزگەوتەکە کە لە پەنا ئێرەیە نۆژیان دەکرد. هەروەک دەیبینن ئێرەش مزگەوتی ئاوایی دێبۆ کرەوەکی پرسیمان لە خەڵکی ئاوایە کە دەڵێن ئەو مزگەوتە زۆر لەوەی پێش ساز کراوە و ئەو بەشەی کە دەیبینن تقریبی 26 ساڵ 27 ساڵە کە باسازی کراوەتەوە بەشەکەی وڵاتریش تازەگیا پەرەی پێدراوە و مزگەوتەکان گەورە کردوتەوە. کاکە محێدین یەکێک لە پیاوەکانی ئاواییە کە دیارە زانیارێکی باشی لەسەر شاخوچێ و بەردەکانی ئەو دەوروبەرە هەیە. کاکە محێدین جانجا ئێستا بۆمان باس بکە چۆنە بەو شاخە دەڵم بەردەبور و بەردە نەورۆز و لەوانەمان بۆ باس کە بێ زەحمەت. ئەوان نیشانە کردووە حەوت ڕۆژی فەرقە لەگەڵ بورجێ. چۆن حەوت ڕۆژی فەرقە لەگەڵ بورجێ؟ نیشانان کردەوەی گەنمیان چاندۆ لە مەزرات شواندویانەوەی قەدیمیان پێشنوێژیان کردووە شین بووە پاژنوێژە شین نەبووە تەجروبەیان کردووە. ئەو بۆ نیوێنەوە بەردەبوو حەوت ڕۆژی فەرقە لەگەڵ بورجێ. یانی ساڵی پێ تازە دەکەنەوە منداڵان بەوەی نەورۆزێ دەکەن ئیمە. ئەگە خۆتان نیسەکە دەبینن لەوبەر ئەو نیسەی کە دەڵێن هات دەڵێن ئەو ڕۆژێ لە سەری دەکەین بزانین یەک چەلی لێدا نیسیە بەرگە لێدا لی ناداتەوە ئەو بەردا یەک جای لێدا. لە کەنجەوە هەیە لە کوێی دەدا نیسەکەی لە کەنجەوە ئەوە هەیە زانی وتانە نوێ ساسێ وانە چواری ئاوە یەک چەی لێدا و خلاص دەبێت تازەی ناداتەوە تا ساڵێکی لەوێ نیشانە کردو هەرێ وڵات کڵام بۆ داناوە بلوچیان بۆ دەساز کردو. وە بیر و دێ لە کەنجێەوە وا هەبوو کە و شاخە دەڵەن نیسەی دەخاتە سەرە و زەوی هات پشت بە پشات و ئاوە بەس دیارە زۆر لە مێژە هەیەوە وەڵا لە مێژە. کاک محێدین و کاک حەمەدەمین دوودانە لە پیاوەکانی ئاوایین کە دیارە پێکەوە ڕفیقایەتیان هەبوو لە منداڵیەوە پێکەوە گەورە بوونجا و دەفعی کاک حەمەدەمین قەرارە بە ئەسمان بۆ بکە. کاکەی جان سەلام. سەلام سەر چاوم بەخێر خانم. چاو خۆش بە کاکەی جان دیارە لەگەڵ کاک محێدین ڕفیق بوونەوە. ئەرێ وەڵا ئەستان دەکردم کە ڕفیق بوو منداڵ بووم پێما بێدەم کاریشیان زۆر پێ نەدەکرد نەگە منداڵ بوو. منداڵ بوو زۆر دەگەڕای خۆشارشتێنمان دەکرد هەتەرۆمەتەرێمان دەکرد کەڵکە بڕێنمان دەکرد هەدارێنمان دەکرد هەموو شتێکمان دەکرد. باسی و کایانەمان بۆ دەکەی؟ ئەرێ وەڵا جاوکانەوەنی باسم بۆ کردو خانم. نا بۆمان شی بکەنەوە بۆمان شی بکەنەوە کە چۆن ئەو کایانە دەکرد. وەڵای منداڵ بوون چکۆلە بووین. داهاتین لێرە زوێشی پژە و مخابەراتەی ئەوێ دەمی حەسارەشی زۆر گەورە بوو منداڵێەوە بەرەوبەری دێی خردەبووە داهاتن لەو کەڵکە بڕێنمان دەکرد هەداری کەڵەکە بڕێن؟ بەڵە چۆن بوو کایەکە؟ وەماشیان گڵ هەڵدەدا تۆ پێشیان تێدەخزبا لەو لای شەپیان لێدا منداڵەکان ئەوەی لەسەروێ بە ئەگەوە دەریان نەخزبا دووبارە کاریکانان دەکردەوە دەدواژەگە و خلاص با هەدارێنمان دەکرد هەدارێن ئاوە سێ چوار نەفەر سێ چوار دوو داران ئاوە هەڵیاندا بەسەر خۆیاندا دو پاسپازێن بەسەردا دەکرد دەدواژدا پشکیلانمان دەکرد دەدواژدا خۆشارشێنمان دەکرد شەوانە دەگەڕای دەدواژدا ئەوەی ئەلعانەکانە ئەو جێژنانەی ئەلعاندێ نەورۆزدی ئەو جێژنانە ئەو دەمی ئاوا نەبوو ئاوروشتی بکەنەوە ینی چۆن بوو؟ وەڵا دەمی هەراوەدان بم بە عیسای بەردەبووری دایان وڵا ئەوە بەردەبوورەوە ئەمە سیم بۆ نەورۆزانەوە ئەگەر ڕۆژی نەورۆژە خەڵازە منداڵ چون لەو بەندەنەی وەگەڵعان چۆن وانێک دەبێت جێژنانە لە ماڵە شوشتیان بۆ لە دنیان دەچوین لە بەندەنە ئەوەرمان دەکرد و دەماخوا تا وارواژ داهاتین وسە بەردە نەورۆزێ کاکە دڵ و خۆش بۆ دەم ئەرێ وەڵاو دەمی وەگەڵعان نەبوو ئەو دەمی زۆر خۆشتر بوو وەڵاو دەمی نەورۆزان نەپوڵیاندای نەهێلکە خوڵا خوڵامان بیسکوێتێک بوو یان مێوەش بوو یان دوو دانشیان خورما دەداینێ پشیان دوشمان بە کولایاندا بەردا وەگەڵعان نەبوو ئەلعانەکانە زەوانەکانیان کوڕەکان دەچنە نەورۆزانی بە ڕۆژ دەگەڕن بە نێودیدا ئەو دەمی 56 زەوانشیوە خردە بۆ دەچون بە کولاناندا بەگەڕەکاندا دەگەڕان و ئاهانێ یان بیسکوێتیان دانیا خورمان دەدانیان
برێشکان بۆ دەکرێت دەمی ئاو کەس وانە شوێنێ بڵۆلاییان حەبکمە دەبی هێل کێبیان پوڵماندنی کاکە حەمەدەمین جۆم لێ بوو کە لەگەڵ کاک محیدین دیارە زۆر و سەری یەکتر شکاندۆ وەختێک منداڵ بووم بۆچی واتان دەکرد کاکە لە قمار داواتان لێ دەهات هەر لە قمارەدا وەگەر عان نەبوو کابراگە لا خشکیا بەیان دەستشیابا دەسرو ماڵە کابرای وانەیەک دەبوو خلاص دەبوو چاشی خواردەوە خلاص دەبوو وەگەر عان نەبوو غەرز بغزی هەبێ ئەگەر لە قمارکردنوانەدا دەست و لاقی منداڵ شکابە سەری شکابە ئەرێ وەڵڵا ئەمە زۆر سەر بۆ خۆم سەر بشکاوە بتونە ماڵە کوتیار لەگەڵ شەوتم لەگەڵ فڵان کەسی بە شەر هاتوومە دا بۆ خۆم چووە ماڵە کابرا بۆ خۆم چوم ماڵە کابرا ئاهانە هیچ نەدەبوو بغز و غەرز نەدەما دەنێوانێندا وایە ناوەڵا هیچ بۆ خۆم غەرز نەدەبوو ئەیەوە گەر دەست شکابە لە شکابە سەر شکابە چیان دەکرد دڵم لاقم شکاوە ئەجوانیەک نەبوومە چۆنان بۆ هەڵدەبەستنەوە دەم پێما بەرەگاوبان ناخۆش بوو یان نێ و ئاوای دکتوری لێ نەبوو زێر یەکدایان لێبوو زەرڕا بوو ئەم ماڵ لێر نەما ماڵیەوە لە سابلاغێ ئەو بۆی هەڵدەبەستینەوە نێوی چ بوو کا قادر ئەو دەم هەموو دەچوونەکردوی ئارێ وەڵا دەیزانی هەڵی دەبەستەوە مشکلێک دوا پێش نەدەهات نەوەڵا ئەنان تەواوەتی منتەقە دەسێتە کردوی بەچی هەڵدەبەستەوە وڵای هەر بوانشی بە تەختەوی بۆشتیوالە بە کارتۆنی هەویر و وەگەر ئانەوە بڵێ دەگوێسی دەگریان شتێک دەبێت ئانیش ئیسپاتە لە گوێسفشی ناکاو ئەو هەویرە چاکی دەکردەوە مشکلی بۆ پێش نەدێنا ئارێ وەڵایە ئەم بۆ خم لاقم شکاوەسمە دەکردمی بە دوو ڕۆژ بە 3 ڕۆژان لاقم وانەیەک بووە باش بووە ینی بە ئەوەندەی چاک دەبەوە وەڵا دەستت خۆش بە کاکەی جان سپاس هاتینە دێهیاری ئاوایی دێبۆ کرد بەڵام بەداخێکی گرانەوە کلیلەکانیان نەدیتەوە ئێمەش کوتمان تالەوە ماڕۆژ زیاتر لێ درەنگ نەبوو باوتوێژی خۆمان لەگەڵ دێهیاری بەڕێزیە و ئاواییە پێک بێنین کاکە جان سەلام و عەلێک دەکرێت خۆتان بە بینێرانی بەرنامەکەمان بناسێنن عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا الله زۆر بەخێرن سەرچاوەکانم عەرزی سڵاو بەخێراتنم هەیە لە خدمەت ئێوەی بەڕێزی خۆشەویست هەروەها هەموو بینندگانی بەڕێزی ئەو بەرنامەیە ئەمن محەممەدی قادرپورم عرض بە حەزورتان لە ساڵی هەشتاهشتەوە بەعنوانی دێهیار لە خدمەت خەڵکی ئاوای دێبۆ کردم ئاغای قادرپور حەشیمەتی ئەو ئاواییە چەندە چەند ژن و چەند پیا و چەند منداڵ حەشیمەتی ئەو ئاوایی پێکێناوە بەڵێ دەبێ عرض بکەم کە بە ئەساسی ئاماری ساڵی 1390 جەمعیەتی ئاوایی 593 نەفەر بۆ کە دیارە لەوەی زیاترە لەوانش 298 نەفەریان پیا و 295 نەفەریان لە ژنەکان چەند بنەماڵن؟ وڵا ئەمە گەر بێسلا بە بنەماڵی خۆمە حساب بکەین 100 ماڵین وەلی 178 خانەواری ینی بێسلا ماڵی چکۆ دیارە لە نێودیەکەماندا فەرزکە کوڕێک هەیە بابێک هەیە تقریبان 2 کوڕوش بژن و منداڵی لەگەڵەکە دیارەوە جوزی خانەوار حساب دەبێت ئاغای قادرپور چەندی لەو ئاواییە خوێندەوارە قوتابخانەتان تاپۆلی چەند هەیە؟ دەبێ عرض بکەم خۆشبەختانە ئەمە قوتابخانەمان هەیە ئیبتیداییمان هەیە مەدرسەی متەوەسطەی دیارە کە نیزام گۆڕاوە ئەوڵمان هەیە و نزیک بە 100 دانە نەفەرمان دانیش ئامۆز لەو مەرسەی هەیە لەباری خوێندەوارش دەبێ عرزام بکەم کە خۆشبەختانە خەڵکی دیمە سەدحی سەوادیان زۆرە ینی بێسلا بەشی پتریان باسەواد شاید بە دەرسەدێکی کەم بە زۆرەتەوە شاید 4-5 دەرسەدێک نەهایەتەن ئەگەر کو من بەسەرن زۆر ئیسرافێ بکەم 10 دەرسەد ئەویش لە پیرەکان لەوانەکان دەنا ئەگەر کەسێک یا کەسانی دە ساڵانی پێشتودا بێسەوادبوون بەهۆی بێسلا خەدەماتی شایانی نێزەتی ساواداموزی ئەوانە باسەواد بوون پس بنەماڵەکانیش کێشەیەکیان نێ لەگەڵ لاوەکانەگە بیان هەیە بڕۆم بۆ شاری و درێژە بە دەرس خوێندن بدەن وایە؟ نا دەبێ عرض بکەم خۆشبەختانە سەدحی سەواد و معلومات لێر لەسەر هانەمە حتا دانیشتوی دکتۆرامان هەیە لەوتی خزمەت گوزارەکانی دێهیاری بە ئاوایی و ئیمکاناتێک کە ئاوایی هەیەی چن دەبێ عرض بکەم کە لە سای حەمدی خدای تەبارەک و تەعالا و خزمەت گوزارەکانی دەوڵەتی کەریمەی جەمهوری ئیسلامی ئەمە جادەی ئیسفالتمان هەیە
خانەی بێداشتمان هەیە کە هەفتەی جارێک دکتور تەشریف دێنێت مەدرسەی ئیبتیداییمان هەیە متەوسطەی ئەوڵمان هەیە شەریکەی نەفتیمان هەیە دێهیاریمان هەیە برقمان خۆشبەختانە هەیە ئاوی خواردنەوەمان هەیە تەلێفۆنی GSM ماڵانمان هەیە و زۆری خزمەتەکانی دیکە ئەدی کەمایستیەکانی کە ئاوایی هەیەی و پێتان خۆشە خزمەتایەکی دیکەش بە ئاوایی بکردرێسیە دەبێ ئەرزوو بکەم کە هەروکی ئەزم کرد لە پێنا ئەو خزمەتانی کە بەمەکراوە دیارە کەم و کوڕیها و کەسرایەکیشمان هەیە مشکلاتێکی مەخصوص بە خۆمان هەیە یەکێک لە گەورەترین مشکلاتی دیەکەیمە مشکلاتی ئاوەڕۆیە کە بەداخەوە فازیلاوی دێ مستەقیمە دچێتەوە لە سەدی مەهابادی و کەەوە بۆتە مشکلێکی گەورە و ڕۆحی و ڕەوانی بۆ خەڵک و مشکلاتی بێسلا بۆ مەسئولینی شار هەروەها نەبوونی ئینتررنێت دیارە هەروەکو دەزانن ئینتررنێت ئەوڕۆ لازمەی ژیانی جوانەکانی مێ و یەکێک لە زەروریاتە دوایە لەباری ئیمکاناتی وەرشی و متەسفانە ئەمە هەر هیچ گونە زەمینێکی وەرزشی یا ساڵۆنێکی وەرزشیمان نییە جادەی بینی مزاریعمان جادەی بینی مزراکانمان بەداخەوە زۆر سەختن زۆر ناخۆشن ئەوانش لە مشکلاتێکن کە دەبێت ئیشاران پێ بکرێت ئاغا قادرپور سەبارەت بە ئیلوتایفەهایە کە لە ئاوایی دێبۆ کردەژین و سەبارەت بە نیوی ئاوایی دێبۆ کرد کە لەکوێ ڕاهاتۆی زانیارێکتان هەیە دەبێ ئەرزوو بکەم کە دێبۆ کرد وەکی تاوجێ ئەمن بێس لە گەورەکانی خۆمان و لە ڕدێنسپیەکانمان بیسبێت لە زمانی قەدیمدا بەداخەوە ئەلحان حزوری زەهنم منێ کە لە زمانی لە پادشاکاندا بوو ئەوانە بێسلا دوودانە قاوم پێکەوە مەسەن لە دیاربەکری تورکیەی کە لیان دەبێتە شەڕ و هەڵا و دوای اختلاف و پیاو کوشتنیان لە نێودا پەیدا دەبێت دەستەیەک مەجبور دەبن کە کۆسکن و دەربەدەر دەبن و دێن لێرە سەقامگیر دەبن هەر ئەو سەقامگیرەی ئەو تایفەیەی لێرە بێسلا کە دیاربەکری بوون و وردە بێسلا شێوازی گۆڕانی زمان بە وجود هاتەوە لە دیاربەکی ڕابوونتە دێبۆکری کە لەحانەکانی ئێرە بە دێبۆکر مەشهورە دایجان خۆتانمان پێدەناسێنی هەرڵە پاتمێ بایزیتی هەر خەڵکی یاوای دێبۆ کردبوونە یای دەبووکری تەمەن و چەندەدا هەڵای هەشتا حەفتا ساڵ وەلە دیێرن ئەرێ وەڵاوە لە دیێرم دایجان باسی ڕابردوومان بۆ بکە ڕابردوو زمانی قەدیم بەگان کردو ئەدی درێنان بەدەستی کردو ئەدێ ڕابێتەوە سیدی کەژنانن کردو و هەویرن کردو و ئەدی تشنی ڕست و ئاوایدی مەڕن دۆشیوە و مانگان دۆشیوە و کاروباری ڕۆژانەتان ئەوانە بوونوە ڕۆژانە ئەوانە بووە ئێستا بچێەوە خەریکن ئەلحەنجاڵای چوە ئەلحان ڕڵی مانگامانە مانگای دەدۆشین و ئەدی وڵات توشتی خەیان دەکەینەوە و ئاوایدی دایجان باسی زەماوەندکردنی خۆتمان بۆ بکە تەمەنت چەند بوو چۆنت زەماوەند کرد چەند بۆ لاگەلێک منداڵم فکرم نەدەکرد و ئەدی ڕێبێتەوە کابرا ژنی هێنابوو ژنەکەی مربووم ئەدی ڕابێتەوە کچێکیش دوو کچیشی هەبوون کچێکی جوانە مەرگ بوو یەکیشی مابوو ئابوو کابرا لەگەڵ بیتان زەماوەند کرد نانا دەگەڵی نەکردە دەگەڵی خۆ من نەمدی بوو نەم ناسی بوو چوو ئەمنیان مارە کرد بوو خاڵەمەلام بە ژنیدا بوو مەڵامیش ڕادوو کەوتمی دی ئەها مارەکرا بوو ڕۆدوو یەکی دیکە کەوت ئەریڵڵ خۆشم نەدەویزەوی پێشێ بە خودای خۆشم نەدەویست لەگەڵ مێردەکەتی دڵداری و عشقایەتیتان کرد بوو دەگەڵەوی کردمان کردمانێ ساڵێکی ساڵێکی خۆش بوودا چۆن و یەکتر دەدی چۆن قسە دەکرد تاوە زیران بووین ئەمە ئەوانەوە ماڵیان بۆ مەژەوە ماڵ هەر لا واواییش چۆن قسە دەکرد دەتان وێرا بێنە دەرێ لە کۆڵان قسە بکەن قەت ناتمەکە هێوەرێکم پێی دەکوتم بە قسەیە هێوەرم تەنها ئەریڵڵ ئاوا بووین
شەوە ئەستێرە بە زریوەن لە سەرمان لە مانگی ڕوت هەناسەم بۆتە خەرمان تکەی ئاوەنگی کوڵمت تەر دەکالێ و گەزۆباری لە گەرمان و لە شەرمان بینەرانی خۆشەویست و عازیز ماندوو نەبنەوە ئەوڕۆ سەردانی ئاوایی دێ بۆ کرمان کرد ئێمە کە لە تاو پێکەوتن و توێژ لەگەڵ خەڵکیە ماوایە زۆرمان چێژ برد هیوادارم بەدڵی ئێوەش بوو بێ تا دیدارێکی دیکە ماڵاوە.